ئافرەت پشتگیری پارتی دموکراتی کوردستان لیستی ژمارە 275 دەکەم و ئەو کەرنەڤاڵە شتێکی باش بەڕاستی بەرچاوڕوونیە کە بۆ خەڵکی کوردستان کەوا هەموومان یعنی ئەگەرمانەوێ ببینین دەبینی پارتی دموکراتی کوردستان چی کردووە لە بۆ خەڵکی خۆی و ئینشاڵڵا لە داهاتووشدا لەو 4 ساڵی داهاتووشدا ئەو بەڵێرانێکەوە سەرۆک بە خەڵکی خۆی دەدات هەمیشە جێبەجێی کردووە ئینشاڵڵا هەر جێبەجێشی دەکات و هیواداری کاری باشتر و پرۆژەی باشتر وەکو کاردی هەژماری من بۆ بچەخۆران و کارەبای بزار سەماتی و پرۆژەی ئاو من وەکو ئافرەت دووبارە پشتگیری لیستی پارتی دموکراتی کوردستان دەکەم داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان پشتگیری ئەم لیستە بکەن و بۆ ئەوەی بتوانن داخۆچی لە مافی ڕەوای گەلی کورد بکەن لە بەغداد. باشە وەکو ئافرەتێک پێتان وایە چێ دەتوانێت لە بەغداد داکۆکی لە مافەڕەوەکانی گەلی کورد بکات لەو قەوارەی دەستوری هەرێمی کوردستان بکات بە شێوەیەکی گشتی؟ بێگومان هەمومان ئەگەر بمانەوێ ببینین دەبینیکەوە پارتی دموکراتی کوردستان چی کردووە و دڵنیاشین لەوەیکەوە ئەندامانی خۆمان کە دەڕۆنە پەرلەمانی عێراق داکۆچی لە مافی گەلی کورد دەکەن.